دیارە هونەر ڕەسوڵ ڕاستە لە بنەماڵی ئێوە بووە لە کەسوکاری ئێوە بووە کەسوکاری کوڕی مامڕەسوو بووە و کەسوکاری ئەو برادرانی کە خزمەکانی ئەوان بووە بەڵام لە هەمان کاتدا نزیکترین کەسی ئێمە بووە بەڵام بەداخەوە هونەر ڕەسوڵ لە هەموو شوێنەکاندا نەیتوانی ئەوەی کە ئەو نیەتێ هەبوو ئەو ئومێدێ هەیبوو نەیتوانی بیگەێنێتە ئامانجی کۆتایی. هونەر ڕەسوڵ کەسێک بوو لەو کەسانەی کە بەڕاستی هەر شوێنێک یەکێتی پێویستی پێبایە لە دەڤەرەکەدا ئیداراتی سنوورەکە پێویستی پێبایە ئەو لەوێ ئامادە بوو لە کەم و کوڕەکانی دەڤەرەکەی دەکۆڵیەوە بە هەموو شێوەیەک بە ڕیپۆرتاژ ڕوبەڕووی لە ڕاگەاندن پەخشی دەکرد و کار بەدەستانی سەرومان و هەم ئەو شوێنانەی کە دەسەڵاتی ئەویان هەبوو معنی بوون بە ئیش و کارەکان بەدەنگ داواکاریەکانەوە دەهاتن و بەدەنگ کەم و کوڕیەکانی سنوورەکەەوە دەهاتن و هەر شوێنێک کە بۆنەیەک یان مەراسیمێکیان خۆشی و ناخۆشی بە کاکوونەر لەوێ ئامادە بوو بەڕاستی کاکوونەر پایشی گەورە بوو لە دەڤەری ڕاپەڕین جێگای ئومێدی هەموو لایەکمان بوو. هونەر ڕەسوڵ بۆشایەکی گەورەی دروست کرد لە دەڤەرەکەی ئێمە کە ئەو بۆشاییە پڕنابێتەوە و هاتنی ئێوەش بەڕاستی ئومێدێکی گەورەی بەخشیوە کە دەلالت لەوە دەکا کە هەموو مامەپەرۆشین بۆ ئەو گەنجە پرشکۆیە ئەو گەنجە خاوەن بەهرەیە کە هەر لە سەرەتای کە لە خوێندکاران بوو ئەو بەهرەیە تێدا بوو هەمیشە بە دوای بێژەریدا دەگەڕا هەمیشە لە هەموو بۆنەکاندا لە کۆڕ مەراسیمەکاندا ئەو بەهرەیە هەبوو کە قسە بکات و بێتە سەر بێتە ناو ڕاگەیاندن و ئەوانە کە بەڕاستی لە ڕاگەیاندنیشدا دەوری خۆی بینی و دەوری ئەساسی خۆی بینی بەڵام بەداخەوە مردن ڕێگای پێنەدا لەو خۆپیشاندانە نەگریسێ کە لە 12 مانگدا کە ڕوبەڕوومان بوو لە ئەنجامی هیلاشی و ماندووبوونی کاکە هونەر دڵە گەورەکەی لێدان کەوت و هەمومانی تووشی بێ ئومێدی کرد و هەمومانی تووشی غەمباری کرد بۆ هیوایان کە هاتنی ئێوە و هاتنی هەموو لایەکمان ببێتە جێ ئومێدی ئەو کەمێک لە خەمەکانی بنەماڵەکان کەم بکاتەوە و سوپاسان دەکەم. بەڕێزان ئامادەبوانی مەراسیمی ژیان ئاوایی و دوادیدەنی و بە خاکسپاردنی کەسی خۆتان هونەر ڕەسوڵ زۆر بەخێر بن و خوای گەورە ئەزوو پاداشتان بداتەوە. ئێمە وەک بنەماڵی کاکوونەر و میدیاکار و نووسەر و ڕووناک بیر بە پێویستی دەزانین کە پێزانینی دەرببڕین بۆ هەمووتان بە تایبەت هەموو ئەو بەڕێزانەی بە بیستنی ژیان ئاوایی کاکە هونەر تاسان و هاوخەمیان دەبڕی هەر لە بەڕێزان هاوسەرۆکانی یەکێتی و ئەندامانی مەکتەبی سیاسی و ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی و هەڤاڵ قوبات تاڵەوانی جێگری سەرۆکی حکومەت و سەرۆکی پەرلەمان و فراکسیۆنەکان سوپاسی هەریەکە لە بەڕێزان وەسا ڕەسوڵ و هەڤاڵ سران حەمدوڵڵا و هەڤاڵ مەلا ئاری ئەندامی سەرکردایەتی یەکەتی دەکەین کە لە ساتەوەختی گیان سپاردنی کاکە هونەر تا کاتی بەڕێکەوتنی لە ڕانیەوە بۆ سلێمانی و دوجار گەڕانەوەی بۆ زێدی خۆی ئەرک و مادومونتان کێشا. زۆر سپاس بۆ خەڵکی شاری ڕانیە و دەوروبەر و هاوڕێ و هاوپیشە و بەڕێوبەری گشتی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان و کارمەند و هەڤاڵانی دەکەین کە وەک کوڕ و برای خۆیان پێشوازیان لە کاکە هونەر کرد. بەداخەوە کاکە هونەر لە نووسنگەی خۆی لە ناو بینای تەلەڤیزیۆن لە کاتی ڕووماڵکردنی پیشەیدا کۆچی دوایی کرد. هونەر ڕەسوڵ تەنیا کوڕی ئێمە نەبوو بەڵکو کەسی هەمووان و خەمخۆری گشتی بوو. ڕێز و تەقدیر و خۆشەویستیمان بۆ سۆشیال میدیا دەردەبڕین. خوای گەورە پاداشتان بداتەوە دوور بن لە دەرد و بەڵا بنەماڵەی جوانە مەرگ. مەرجی کاکە هونەر هەمومان تاساند. هونەر جگەلەوەی کە کادرێکی خۆشەویست و کادرێکی ئازا و بوێر و ڕنگ ڕگاندکارێکی بەسەلیقە و بەتوانا بوو بەڕاستی خۆشەویستی هەموو خەڵکیش بوو. کاترێک بوو کە لە هەموو ئەم شوێنانەی کە پێویست بوو هونەر لەوێ حسووری هەبوو لە هەموو ئەو جێگەیانەی لە هەموو بۆنە مناسبەکاندا هونەر دەور و کاریگەری خۆی هەبووە لە خۆشی و ناخۆشیەکاندا هونەر ئامادەی هەبوو. بەداخەوە هونەر کەلێنی هونەر وا بە ئاسانی پڕنابێتەوە. بڕواتان بێ ئەم شەو کە سەیری تەلەڤیزیۆن و سەیری هەموو ئەم سۆشیال میدیا دەکەی سەیری فەیسبووک و ئەوە دەکەی هەمووی هونەر ینی بە هونەر هەڵا دەڵێت فعلەن ئەوە دەرکەوت کە هونەر هەر ئێمە ناوەکوی و کادرەکانی یەکێتی کە پێمان وا بووە هونەر کلێنێکی گەورەی دروست کردووە کلێنێکی گەورەی دروستکرد لە هەموو سنووی ڕاپەڕیندا لە هەموو میدیاکاراندا بەڕاستی هونەر بەبێ جیاوازی ئیشی دەکرد بۆ هەموو خەڵکی کوردستان بۆ هەموو بەبێ جیاوازی بۆ هەموو چین و توێژەکان. هونەر ڕەسوڵ یەکێک بوو لەو قەڵەمە ئازا و بوێرانەی کە بەڕاستی لە دەڤەری ڕاپەڕین گەنجێکی تازە پێگەیشتوو و گەنجێک لە کەسایەتیدا لە چاو ئەو تەمەنەیدا بەڕاستی هەموو مامان ئەوانەی کە خۆشمان دەویست ئەوانەی کە هاوڕێی بووین هەمومان ئێرەیمان پێدەبرد لە چاو تەمەنیدا ئەزمونێکی زۆر
قەڵەمێکی ئازا سەلیقەیەکی ورد لە کاری ڕاگەیاندن و میدیاکارێکی سەرکەوتوو لە هەموو بارەکاندا. بەڕاستی لەو سنوورە دەتوانم بڵێم جێگای پڕ نابێتەوە وەک هەلێنێکی یەکجار گەورەی لەمە نەبەجێهێشت. ئەم شەو کە سەیری تۆڕە کۆمەڵاتیەکانی ئەومە تۆڕە کۆمەڵاتیەکان کردبایە لە فەیسبوک و ئینستاگرام و هەموو تۆڕە کۆمەڵاتیەکان دەتبینی هونەر چەندە خۆشەویستی خەڵکو و خۆشەویستی خوێندکاران و خۆشەویستی گەنجانی سنووری ڕاپەڕین بووە، نەک میدیاکاران و هاوڕێیەکانی کە لە دەستگای ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بگرە هەموو گەنجانی ڕانیە و دەڤەری ڕاپەڕین ئەو کەسیان خۆش دەویست. گەنجێکی ڕۆشن، کادرێکی پڕشنگدار، کوڕێکی دڵسۆزی قەناعەتی خۆی هەم بۆ ڕفاقەت هەم بۆ حەزبەکەی بەداخەوە زۆر لە سەرەتادا لە دەستمان چوو بەجێهێشتین. گەرنی ئازابێت هونەر بەڕاستی نمونەی کادری دڵسۆز، نمونەی میدیاکاری سەرکەوتوو، نمونەی گەنجی بە ئەماک بە ڕەوشت بە قەدەر باڵای هەموو ئاستەکانی بەرز و نمونەیی بوو. هونەر هەموو لایەکی وەکێک خۆش دەویست، بە عیشقەوە ئەرکەکەی خۆش دەویست، بە عیشقەوە کارەکانی خۆی ڕادەپەڕاند، هەموو ڕۆژێ بە زیادەوە واجباتی خۆی جێبەجێ دەکرد، نە شەو نە ڕۆژ، هیچ کات و ساتێکی نەدەناسی. لە پێناو سەلامەتی پیشەکەی وەک پیشەگەرێک و لە پێناو سەلامەتی یەکێتیەکەی جیاوازی بە کەس نەدەکرد، بەدەنگ هەمانەوە دەچوو، هەمووانی دەدواند. بەداخەوە هونەر ڕەسوڵ هەم وەکو من وەکو شەخص هەم وەکو شارەکە هەموو خۆم کە زەمانێکی زۆر بێکەوە هاوڕێن و هاتن و چوون و دانیشتن و بەرنامە و قسە و بابەتی ڕۆژنامانیمان ناقەشە کردووە، هەمیش وەکو شار ینی بەڕاستی کۆستێکی گەورەیە و ئاسانیش پڕ نابێتەوە. مەقولێک هەیە دەڵێ وا دەزان دنیا چۆڵ بۆ تۆ چەند کە زووی، ئێستا ئێمە لە حاڵداین نازانین بڵین چی، تەمەنای سەبووری دەکەم بۆ خۆم، بۆ بە هاوڕەکانی، بۆ کەسوکاری، بۆ سەردەمڕاگان کارنی سنوورەکە. ئینشاءڵڵا خوای گەورە لە گوناحەکانی خۆش دەبێ و جگای بەهەش دەبێ.